لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. برزان خوشحال لوانەی هەفتە و سێ لەوانەکان تەفسیری قورئان پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی خوای گەورە و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێ وەربگرن. أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم وإذ أخذنا ميثاق بني إسرائيل لا تعبدون إلا الله وبالوالدين إحسانا وذي القربى واليتامى والمساكين وقولوا للناس حسنا وأقيموا الصلاة وآتوا الزكاة ثم توليتم إلا قليلا منكم وأنتم معرضون. بەڵێ خۆشەویستان، دیارە لەوانەی ڕابردوو لە خزمەت ئەواتەدا بووین کە خوای گەورە سوبحانە وتەعالە باس لەو عاد و پەیمانە دەکرێت، پاس لەو عاد و پەیمانە دەکات کە لە بەنی ئیسرائیلی وەرگرت دەربارەی ئەو ئوسولیاتانەی کەوا لە هەموو دینێک و لە هەموو شەریعەتێک خوای گەورە سوبحانە وتەعالە لەسەر زمانی هەموو پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة والسەلام لە ئومەتەکانی وەرگرتیە کە مەسئلەی تەوحیدی خوای گەورەیە سوبحانە وتەعالە و هەروها چاکەکردن لەگەڵ خەڵکی بەگشتی و هەروها نوێژ و زەکات کە بەڕاستیەوە لە هەموو شەریعەتەکانی خوای گەورە سوبحانە وتەعالە لەسەر زمانی هەموو پێغەمبەران هەمان شت دووبارە بوویتەوە و بە هیچ شێوەیە گۆڕانکاری لەو بابەتە ثابتانە نابی. ئیتر ئەوەی کە لێرە جێگای سەرنجەوە ئیذ ئەخەذنا میثاق بەنی ئیسرائیل، بەنی ئیسرائیل لە هەموو شتێک پێویستی بە عەهد و پەیمان بووە، یعنی هیچ شتێک وا بە ئاسانی وەری نەگرتێ قبولی نەکردێ، پێویستی بە عەهد و پەیمان بووە. ئیتر عەهد و پەیمانێکی زۆر توندیان لێوەرگیرە لەسەر ئەو ئوسولیاتانە کە یەکەم شت عیبادەتی خوای گەورەکەن بەتەنها، پاشان وبالوالدین ئیحسان وەکو باسمان کەوە گەورەترین حەق لەسەر بەندەکان لە دوای حەقی خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم حەقی داک و بابە، ئەوجا وەذی القوربە خزم و کەس، ئەوجا یەتیمەکان، ئەوجا میسکین، ئەوانەی کەوە نەدارن، ئەوانەی کەوە ئەوەندەیان نییە کفایەتیان بکە، و هەروها وەقولوا للناس حوسنا، هەتاکو ئێرەمان باس کرد بوو وەقولوا للناس حوسنا. جا خوای گەورە لە ضمنی ئەو عەهد و پەیمانە، لە ضمنی ئەو ئوسولیاتەی کە گوتمان لە هەموو شەریعەتەکان هەیە، خوای گەورە فەرمان بە بەندەکانی دەکە وەقولوا للناس حوسنا، کەواتە چاکە لەگەڵ خەڵکی کاتێکەوە قسە دەکەن بە چاک قسە بکەن، حوسنا، کەواتە نافەرمی وەقولوا للناس قەولا حەسەنا، بەڵکو وەردەفەرمی وەقولوا للناس حوسنا، وەکەنەما ئەو قەولە هەندە جوان بی هەر لە خودی خۆی پێی بگوترێت جوان، ئەگەر نا بخۆی والله أعلم وقولوا للناس قولا حسنا كذا فرمي وقولوا للناس حسنا لبو أوي كوا زياتر نشان ما بدا قسك زور زور جوان بي. إتر أولا لير ذا فرمي قولوا للناس نافرمي قولوا للمؤمنين، كواتا لبو همو خلشي بمسلمان وكافر أنجو قصي خوش وقصي تاچيان لقلب بكن نوك تايبت بي بإيمان داران. كواتا لير أوا بابەتێکی زۆر گرنگە پێویستە ئێمە هەمووی ئاگاداری بین لەبەرەوەکو گوتمان ئەوەی کە لەو ئاەتە هاتێ بەڵێ ئەگەر چی کە خوای گەورە باس لە بەنی ئیسرائیل دەکە، بەڵام ئەو ئوسولیاتەیە ئەو ئەساسیاتەیە کە خوای گەورە لە هەموو شەریعەتێک خوای گەورە سوبحانە وتەعالە لەسەر مسلمانان متبعی پێغەمبەران عەلەیهیمۇ الصەلاة والسەلام خوای گەورە فەرزی کردە. ئیتر لە ضمنی ئەوە وەقولوا للناس حوسنا، لەگەڵ خەڵکی بەگشتی قسەتان خۆش بی، قسەتان چاک بی. جا بەڕاستیەوە خاڵێکی گرنگە کەوا پێویستە ئەمە بزانین، ئێمە وەکو مسلمان پێویستە لەسەرمان لەگەڵ مسلمان و لەگە غەیری مسلمان ئەو ئاداب و خوڕەوشتانێک کە هەیتمان لەگەڵ هەمویان وابین، لەگەڵ هەمووان پێویستە ئەمانەت بپارێزین، لەگەڵ هەمووان پێویستە درۆ نەکەین، لەگەڵ هەمووان پێویستە ئەو باونەوەکو خوای گەورە دەفەرمی وەقولوا للناس حوسنا. ئەگەر ناوەکو لە سوڕەتی ئالی عیمران لە سوڕەتی ئالی عیمران کە دەیگەینە بە ئیزنی خوای گەورە، لەوێن دەرە خوای گەورە باس لە ئەهلی کتاب دەکاتن کاتێکەوە دەیانگۆ لەیس عەلەینا فی الأمیین سەبیل،
ئەگەر ئەمانەتێکیان لە ئەمانەتی ئیمانداران بکەوت بابەردەستی ئەوە نەیان دەپاراست دەیانگو لەبەر ئەوەی دەربارەی ئومی واتە دەربارەی موسڵمانەکان کەوا بە ئومی ناویان دەبن دەربارەی موسڵمانان ئێمە هیچ گوناحمان ناگاتێ ئەگەر خیانەتیش بکەین خوای گەورە سوبحانەهو وتەعالا ڕەدیان داتەوە بەلا من ئەوفا بعهدی واتقى فإن الله يحب المتقين کەواتە بەڕاستی پاراستنی عهد و پەیمان و پارێزگاریکردن لەسەر ئەمانەت و ڕازگۆیی و قسەی خۆش ئەوە لە بۆ هەموو خەڵکیە نەوەک تەنها لە بۆ ئەو کەسانە بیتن کەوا ئیماندارن و لەگەڵ غەیری ئیماندار ڕووتان گرژ بی و یاخو قسەی ناخۆش بکەن بەڵێ وەقولوا للناس حوسنا ئەو حوسنایە دیارە وەکو زانان دەفەرمون هەم لە ئوسلوب و لە شێواز هەم لە ناوڕۆژ کەلیماتەکان هەم لە ئوسلوب و لە شێواز هەم لە ناوڕۆژ کەلیماتەکان هەتا بکرێ قسەی خۆش لەگەڵ خەڵکی بکەن قسەی خۆش لەگەڵ خەڵکی بکەن وەکو زانان دەفەرمون فەرمانکردن بە چاکە ڕێگریگرتن لە خراپە و هەروە ئێرشاد و مەوعیظە و نەسیحەتکردن و هەموو ئەو شتانی کەوا دەستە ناو دائیرەی حوسن ئەوە پێویستە بەو شێوەیە قسەی خۆشیان لەگەڵ بکەن قسەی ناخۆشیان لەگەڵ مەکەن قسەی تند و ڕقیان لەگەڵ مەکەن وهروها وكو پیغمبر صلى الله عليه وسلم دفرمي ليس المؤمن بالطعان ولا باللعان ولا بالفاحش ولا بالبذيء مسلمان براستي كسيق نيكوات دائما طعن لخلشي بدا كسيشي دم شربي كسيك بجن فروش بي كسيك بقصينا خوش بكا نا وقولوا للناس حسنا بلكو قصي خوش دقل خلشي بكن وكل سورة الإسراء خواهي قول سبحانه وتعالى دفرمي قل لعبادي يقولوا التي هي أحسن بەبەندەکانم بڵێ کەوا لەگەڵ یەکتری کە قسان دەکەن بە چ شێوەیە قسام بکەن التي هي أحسن بە چاکترین شێواز قسە لەگەڵ یەکتری بکەن لەبەر چی یا رب العالمین إن الشەیطانە ينزغ بینهم لەبەرەوەی بەڕاستی شەیطانە لە نێوان قسان ئەگەر قسە با بڵێن درزە چ تێدا بی ئەو قسەیە ڕقاتیە چ تێدا بی ناخۆشیە چ تێدا بی غموزە چ تێدا بی با بڵێن تعلیق و ئەوە چی تێدا بیتن لە خلالی ئەو قسانە شەیطان دێ جێگای خۆی دەکاتەوە لە نێوان خەڵکی مەشاکل و گرفت پەیدا دەکاتن ئیتر وقولوا للناس حسنا بەڕاستی ئەگەر تەماشای ئەو ئاتە بکەی کەوە گوتمان ئەو ئوسولیاتەیەکەوە لە هەموو شەریعەتەکان هاتیە خوای گەورە سبحانه وتعالى فێرمان دەکات لەگەڵ خوا سبحانه وتعالى و لەگەڵ خەڵکیش علاقەمان خۆش بی علاقەمان چاک بی وقولوا للناس حسنا ئەوجا وأقيموا الصلاة وآتوا الزكاة وهروها نوێژەکانتان ئەنجام بدەن طبعا لەسەر هەموو ئومەتەکان هەموو باون ئەتباعی هەموو پێغەمبەران عەلەیهیم الصلاة والسلام نوێژیان لەسەر فەرز بووە تر هەر یەکە و بە شێوازێک نوێژی کردیە یعنی وەکو با بڵێن جیاوازی لە شێوازەکان هەبووە جیاوازی لە کاتەکان هەبووە لە نێوان شەریعەتەکان بەڵام هەر هەمووی نوێژیان هەر هەبووە وأقيموا الصلاة وأكل بني إسرائيل دفرمي وآتوا الزكاة وهروها زكاة اشتيشي عامة وهروها الصيام اشتيشي عامة وكخوا يقول لسورة البقرة عين باز زكاة كما كتب على الذين من قبلكم كواتوانا براستي أمهات عبادات أو عبادات بابلين سرتشيان الهمو دينك وشريعتك هر هبوة لو إخوة يقول ببني إسرائيل دفرمي نوجا كان تامكن وزكاة بدن نوجا كان تامكن وزكاة بدن وأقيموا الصلاة وآتوا الزكاة يا لە زۆر جێگایان وەکو باسمان کرد مەسەلەی نوێژ و زەکات خوای گەورە پێکەوە باسی دەکاتن کە دوو ڕکنن لە ئەرکانەکان ئەویان مەسەلەی نوێژ علاقەی بینی و بەندەیە لەگەڵ خوا سوبحانەوە وتعالە مەسەلەی زەکاتیش بە فەرمانی خوای گەورە علاقەی بینی بەندەیە لەگەڵ دەوروبەرەکەی کەوا لەسەر ئەساسی برایەتی دامەزرێت نەک لەسەر ئەساسی چینایەتی و دوژمنکاری دەوڵەمەند و فەقیر ڕقیان لە یەکتری بیتەوە سیراع لە بەینیان بینا وآتوا الزكاة پێویستە کەسی دەوڵەمەند و خواپێدا و ئاگاداری برایانی بیتن لەوانی کەوا محتاجن و پێویستیان بە یارمەتیوی هەیە بە هەر حاڵ لە کاتێکدا خوای گەورە سوبحانەهو وتعالە تەئکید لەسەرەوە دەکاتەوە وأقیموا الصلاة وآتوا الزكاة لە کاتێکدا کە لە پێشەوە فەرموو بووی لە سەرەتای عهد و پەیمانەکە فەرمووی لا تعبدون إلا الله کەواتە لە سەرەتای عهد و پەیمانەکە حەقی خوایە پێویستە بیدەن کەوا عیبادەت لە بۆ هیچ کەسێک نەکەن تەنها لە بۆ ذاتی ئەڵڵا نەبی سوبحانەهو وتعالە بەڵام لێرەدا کە دەفەرمی وأقیموا الصلاة وآتوا الزكاة ئەدەی ئیقامەی نوێژ و ئەدای زەکات هەردووچیان ئەوش لە ضمنی ئەو عیبادەتەیە کە لە بۆ خوا ئەنجامی دێ لەبەرچی لێرە دووبارە باسی کرایتەوە وەکو زانان دەفەرمون دیارەوە تەخصیص بعد عامە ئەو ئوسلوبێکە لە زمانی عەرەبیە و بەتایبەتی لە قورئانی پیرۆز زۆر دووبارە کرایتەوە کەواتە لە پاشەوەی شتێک بە عام باز دەکات ئەوجا دوایە بە تایبەتی شتێک لەنا ئەو عامە باز دەکات لەبەرچی لأهميته لبر أهميتي أوشتا بتايبت باسي دكاتن كواتا
وأقيموا الصلاة وآتوا الزكاة لە ضمنی لا تعبدون إلا الله بەڵام لەبەر ئەهەمیەتەکەی خوای گەورە تەکیدی لەسەر کردەوە وأقيموا الصلاة وآتوا الزكاة و هەروە شتێک کەشمان فێر دەکات لەو ئاەتە لە سەرەتادا کە دەفەرمی لا تعبدون إلا الله هیچ کەسێک مەپەرستن تەنها ئەڵڵا نەبی سبحانه وتعالى لە کۆتایشدا دەفەرمی وأقيموا الصلاة وآتوا الزكاة کە ئەوەشیان هەر عیبادەتە و بەشێکە لەو عیبادەتە عامی کە خوای گەورە باس کرد لە نێوان ئەو دوو شتەدا خوای گەورە چ باس دەکات چاککردن لەگەڵ داک و باب چاککردن لەگەڵ خزم و کەس چاککردن لەگەڵ یەتیم لەگەڵ مسکین و هەروە قسەی خۆشکردن لەگەڵ خەڵکی یعنی چی خوای گەورە تێمان دەگەینی کەوا ئەو عهد و پەیمانی کە خوای گەورە لێمانی وەرگرتیە هەموو ئەو شتانە لە خۆ دەگری ئەوەی کەوا لە سەرەتادا لا تعبدون إلا الله لە نهایەتەکەی وأقيموا الصلاة وآتوا الزكاة ئەوەی لەو نێوانەشدا هەمووی عیبادەتە هەمووی عیبادەتە وەکو نوێژ وەکو زەکات بەڵێ مەراتبی عیبادات جیاوازە مەراتبی عیبادات جیاوازە بەڵام هەموو ئەو شتانی کە خوای گەورە فەرمانی پێکردیە ئەوەی کە لە بۆ خودی خوا سبحانه وتعالى لە نێوان بەندە و خوایە و هەروە ئەوەی لە نێوان بەندە و دەوروبەریتی هەمووی عیبادەتە چاکە دەکەی بەو نیەتەی چاکە بکە لەگەڵ دایک و باب لەگەڵ خزم و کەس لەگەڵ ئەوانی دیکە بەو نیەتەی قسەی خۆش بکە بەو نیەتەی کەوا خوا فەرمانی پێکرێت تاوەکە هەمووی بە عیبادەت حساب بکرێت لەبەرەوەی ئەوە فەرمانی خوا سبحانه وتعالى کەواتە هەروەکو نوێژ فەرمانی خوا هەروەکو زەکات فەرمانی خوایە ئەوە کاین دیکەش فەرمانی خوایە کەواتە کە ئەو شتانێ لە نێوان ئەو دوو عیبارەتە باس کرا هەر هەمووی فەرمانی خوایە هەر هەمووش عیبادەتە بە شەرتێک ئینسان بە نیەتی ڕەزامەندی خوای گەورە ئەنجام بدە بەڵام ئەوان ئایا جێبەجێیان کرد ئەو فەرمانە ثم توليتم إلا قليلا منكم ثم توليتم بەڵام لە پاشەوەی عهد و پەیمانتان لێوەرگیرا لەسەر ئەو حەقائقانە و لەسەر ئەو فەرمانانە دیسان ثم توليتم وەکو سەجیە و طەبیعەتێکی دائیمی بەنی ئیسرائیل ثم توليتم پشتان تێکرد سبحان الله تەوەلا پشتێکردنە ثم توليتم إلا قليلا منكم پشتان تێکرد ئیلا کەمێکتان نەبی ئەوەش لە بابی ئینسافە سبحان الله خوای گەورە سبحانه وتعالى لێرە لە چەندین جێگای دەکە کە باز لە کەسانێک دەکا مەسەن لە بۆ نمونە لە بەنی ئیسرائیل یاخود هەر قەوم و کەسێکی دیکە خوای گەورە سبحانه وتعالى بە ئینسافەوە باسییان دەکاتن نافەرمی هەر هەمووی ئەگەر چی زۆر بەشیان وانە بەڵام کەسانێکیان هەر تێدایە وەنیە لێ خوای گەورە کەسانێک ئیستثنا دەکات ثم توليتم إلا قليلا منكم هەمووتان پشتان تێکرد ئللا کەسانێکتان نەبی کەواتە لێرەشدا خوای گەورە فێرمان دەکات کە ئینسافمان هەبی لە قسە کاتێکەوە قسە دەکەین کاتێکەوە بڕیار لەسەر قەومێک دەدەین کاتێکەوە باز لە کۆمەڵێک کەس دەکەین پێویستە بە ئینسافەوە باسییان بکەین ئەگەر چی هەر هەمویان فڵانە سفەتیان تێ بەڵام کەسانێکیان تێدا ئەو سفەتیان تێدانێ ئللا قەلیلا منکم وأنتم معرضون معرض لإعراض وهاتيا إعراض وتلا عرض وهاتي عرض وتلا لا إنسان كواتا وأنتم معرضون وتلا لا تانتي ذاك لا تان لي كرديته ولا كواتا وكل سرتاذا فرموي ثم توليتم إلا قليلا منكم كاتك وبشتان تك إلا كسانش كم نبي لانجو وأنتم معرضون بصفتي دائمة لرا بصيغي اسمي وأنتم معرضون أويدك صيغي فعلية ثم توليتم کەواتە لێردا خوای گەورە باز لەوە دەکات لەوانەیە هەندێک جار کەسێک پشت لە بابەتێک بکە پشت لە ئەوامرێک بکە لە ئەوامرەکانی خوای گەورە سوبحانە وتعالە بەڵام بە یەکجارەی پشتی تێ ناکە بە یەکجارش پشت تێ ناکە لە دڵەوە نیەتی هەیە کەوا ڕۆژێک لە ڕۆژان بگەڕێتەوە لە دڵەوە نیەتی هەیە کەوا ڕۆژێک لە ڕۆژان بگەڕێتەوە بەڵام خوای گەورە دەفەرمێ ئەنگۆ پشتان تێکرد لە کاتێکدا کەوا صیفەتی دائیمتان کە وەکو جوملەی ئیسمی کە باڵێ یوفید الاستمرار والثبوت کەواتە صیفەتی دائیمتان وێ کانگۆ معرضن لا لە شتان دەکەن لا لە فەرمانەکانی خوای گەورە دەکەنەوە واتە ڕووی تێناکەن کەواتە ئەنگۆ پشتان لەو عهد و پەیمانە کرد کەوا خوای گەورە لێتانی وەرگرتیە لە کاتێکدا پشتان تێکرد و نەبی هەر ئەو جارە پشتان تێکرد بەڵکو بە بەردەوامی صیفەتی بەردەوامیتان ئەوەیە کەوا ئەنگۆ معرضن سبحان الله صیفەتی دەوامیتان صیفەتی مستەمری لەنگۆ ئەوەیە کەوا ئەنگۆ لا لە فەرمانەکانی خوای گەورە دەکەن هەر وەکو چەند جاری دیکەشواتان کردی ئەو جارش تەوەلاتان کرد کەواتە ئەوەش بەڕاستی صفەتێکە لە صفەتی ئەهلی کتاب خوای گەورە لێرەدا تەکیدی لەسەر دەکاتەوە تاوەکو تێمان بگەینی لەگەڵ خوا سبحانه وتعالى ئەوانە بەو شێوەی پشتیان لە عهد و پەیمان کردیە چاوەڕێی ئەوە مەبن لەگەڵەنگۆ عهد و پەیمان بپارێزن لە کاتێکدا کەوا بەرامبەر بە عهد و پەیمانی خوای گەورە تەوەلایان کردیە و صیفەتی بەردەوامیشان ئەوەیە کەوا معرضن
کەواتە لە بۆی کەوا زیاتر بیان ناسین و هەروها تاوەکو ئەو صفەتە لەو صفەتانی کەوا لە ئەهلی کتاب هەیە لە انحرافات لە ئێمەش نێتەجێ. وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين. لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية الله وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون.